سڵاوتان لێبێ خۆشەویستان، خۆشحاڵم لە بەرنامەیەکی نوێ لەگەڵتانە بم. تەورەی ئەمڕۆمان باز لەوەکەیم بزانین ئایا ڕێزگرتن لە نێوان خەڵکدا لە ئێستاە زیاتر یاخود لە جارانە، ئایا تەکنەلۆژیا و ئەنتەرنێت تا چەند کاریگەری هەبووە لەسەر ئەوەی ڕێزگرتن لە ناو هاوڵاتیانە کەم بکاتەوە و لە نێوان گەورە و بچووکە ئێستا کەم بێتەوە. ئەمانە چەند پرسیارێک لە هاوڵاتیانەکەین ئێوەش لەگەڵمانە بن. ئێستا ڕێزی گەورە و بچووک زیاتر یاخود جاران؟ وڵڵاهی جاران هەبووی سا ڕێز کوا باوە ئێستا هەر ڕێز نەماوە خوا ڕێز نا ئێستا نەماوە جاران باشتر. بۆچی ئێستا خەڵک ڕێزی جاران لە یەکتری ناگرن؟ برای بەڕێزم سی لێ ڕەحم چۆتە ئەمەوە دەرگای حوشەکەی کردەوە بە مونچی خۆی نازانێت. من مرۆڤم هەچی مرۆڤێک لەسەر ئەم زەویە ئەژی حەقی ئەوەی هەیە ڕێزی لێ بگیری. تۆ ڕێز لە منەگری من مەجبورم دوو جار ڕێزە لێ بگرم، کاو ڕێزی خۆی نەگرێ خەڵکی ڕێزی لێ ناگرێت. ڕێزگرتن ئێستا لە نێوان گەورە و بچووکە زۆرە یاخود جاران؟ جاران زیاتر بوو قوربان. وڵای جاران حیا هەبوو، حورمەت هەبوو، اینجا ئەگەر گەنجێ دابنیشتا پیرێ بەهاتا لەبەریا هەڵەسا. باشە چ شتێک بۆتە هۆیەوەی ئێستا ئەم ڕێزگرتنە کەم بکات؟ ظروفەکە و تەکنەلۆژیاش گۆڕیوێتی. جاران خەڵک لە نەبوونی تەکنەلۆژیا ئەو ڕێزێگرتە یاخود بۆ خۆی سروشتی خەڵکی و کاتە پاک سروشتی خەڵکی ئەو وڵاتەوا بووە کاتی خۆی. باش ئێستا بینین لای خۆمان زۆرێک لە هاوڵاتی کە قسەی لەگەڵاکەی ئەڵێ بۆ نمونە ڕخنە لە حکوومەت ئەڵێ با بڵێن واستەیەکە لەم حاڵەتانە، بەڵام خودی هاوڵاتیە کەش ڕەنگە بچێتە سەرەیەکی نانەوە لەوێ ڕێزی کەسەکەی تر نەگرێت نۆرە بڕی بکە، یاخود بۆ نمونە ئەم جادەی هاوڵاتیانە سەیرەکەی سیارەیەک بە مخالفی ئەوستێش بینی شوێنی هاوڵاتیەگری. ئەمایان خۆت پەیوەندی بە تەکنۆلۆژیاوە نییە، بەس بۆ خەڵک خۆی وایە ڕێزی خۆیەتی هەر کەسە و هینێکی تەبیعەتێکی کاکردە. تۆ ڕێز لە منەگری من مەجبورم دوو جار ڕێزە لێ بگرم، کاو ڕێزی خۆی نەگرێ خەڵکی ڕێزی لێ ناگرێت. چۆن ئەو ڕێزی جاران بگەڕێنینەوە بۆ ناومە؟ وڵا ئەو ڕێزەی جاران قەت ناگەڕێتەوە ناگەڕێت. هەموو شتێ لە گرێژەنە چوە قوربان، لە گرێژەنە چووە هەموو شتێ چێلەوە من تێ چووە لە هین ئارەوەڵا لە سنووری خۆی زۆر دەرچووە نا بڕواناکە تا جاری وایە ئەولا بە قسەی دایک و باوکی ناخوێنێتەوە. ڕاگەیاندن تا چەند تاسیری هەبوو لەسەر ڕێزگرتنی نێوان هاوڵاتی؟ وڵای ڕاگەیانە زۆر باشە ئەگەر هەبێ چاوی خەڵکە کاتوانێ و ئەگەر ڕاگەیانن ببێ زۆر باشە ئەم بەرنامانە لە ناو خەڵکە بڵاوکەنەوانێ و سەرێ خۆش بێت. تێرە بە ڕێی جەنابشو جەنابوت پێت وایە ئێستا ڕێز لە نێوان گەورە و بچووک زۆرە یاخود جاران؟ ناتەبیعی جاران پێویست ناکە بۆ پرسیارەمەکە جاران کاکە بە واستەی ئەوەی هات و چۆی عەشایری زۆر بوو، کەسایەتی زۆر بوو، ڕێزی زیاتر. ئێستا بە واستەی ڕێز و احترامەکە بە ئینسانەکە خۆیەتی. ئینسانەکە ئەگەر ڕێزی تیا مەوجود بێ ڕێزی لێگیری، ئەگەر ڕێزی تیا مەوجود نەبێ ڕێزی لێ ناگیرێ. چی بۆتە هۆیەوەی ئێستا ڕێزگرتن کەم بێتەوە؟ وەڵڵاهی زیاتر تەکنۆلۆژیا وای لێ کردووە. فەرموو ئێستا من شتێکی بۆ نمونە بۆ بازەکەم ئەم یاریە کە تازە دابەزێەوە یاری پۆبجیە تێگەی هیچ پەیوەندیەکی نەماوە، پەیوەندی خێزانیش نەماوە نەک کەس و کار. تەکنەلۆژیا چۆن تاسیری هەیە؟ یانی بۆ نمونە کەسێک کە ئەنتەرنێت بەکارێنێ چ کاریگەریکی خراپی لەسەر ئەم کەسە تاوا وا لەو کەسە بکە وا لەو گەنجە بکە کە ڕێزی بەرامبەرەکەی نەکە. برای بەڕێزم سی لێ ڕەحم چۆتە ئەمەوە ئەوە برامە پەیوەندی پێوەکەم چۆنن باشە نەحوازان باشە هیچتان پێویست نییە کەس نەخۆش نییە تەواو خوا حافظ خوا. سی لێ ڕەحم جاران ئەمە شێخ جافرە ئێرە لێرەوە باوکم ڕۆیشتۆ بۆ کارەزەوشک بە پێ بۆ کوێ بۆ ماڵی برایەکی
چۆ بۆ خان و قوڕەکان بۆچی بۆ ماڵی ژن برایەکی تێگەیشتی بە پێش هیچی بە سیارە نەڕۆیشتووە بۆ ئەمە سیلەی ڕەحمی بەجێهێناوە بەڵام ئێستا سیلە ڕەحماتۆ تا ئەوە بە قوربان پێویست ناکەوەی ئەوە باسکەین ڕێزیش بە ئینسانەکە خۆیەتی ئینسانەکە خۆی ڕێزی مەجود بۆ ڕێزی لێگیرێ تیاشیان نەبوو ڕێزی لە ناگیرێت بەگشتی لە ئێستاە ئەبین زۆرێک لە هاوڵاتیان باسیەوەکەن کە ئەبێ ڕێز لە یەکتری بگرین بەڵام لە هەمان کاتە هەر خودی ئەو هاوڵاتی ئۆتۆمبیلی پێبێ لە شوێنەکە وەستێنێکە مافی هاوڵاتیانە بۆ نمونە خواردنێ پاکەتێکی بەدەستەوەیە لە شوێنەکە فڕێدا و شوێنە پیسەکە کە مافی گشتیە ئایا ئەمە ڕێز نەگرتن نییە لەلایەن خودیم کەسەوە کە باسی ڕێزەکە بەڵێ ڕێز نەگرتنەوە ئێستا من گەرم بەدەستەوێ ئەلیا فڕێمە ڕێزم نەگرتووە تێگەشتی بە قوربان ڕێزی ئینسانەکە بە خۆیەتی ئەگەر خۆی ڕێز لە خەڵک بگرێ خەڵکیش ڕێزی لێ ئەگرێ ئێستا لە نێوان هاوڵاتیان لە نێوان خەڵک بەگشتی ڕێزی گەورە و بچووک هەیە یاخود جارە وڵی جاران هەبووی سا ڕێزکوە باوە ئەولا ڕێز لە باوکودایی ناگرێت هەمووشی چی شێوان دێتی ئەم فەیسبوک و بەزم و ڕزات هەتا 4 و 5 بانی خەریکی چکچکە بۆچی فەیسبوک تاسیری هەیە لەسەرەوەی کە هاوڵاتی کە خەڵک ڕێز یەکتر نەکرد نایگرێتە پێری ئەم بەزمەش قۆڕە بووە خێریەوە نەنووسی ئەمە هێ نایەکایەوە هەتا 5 اینجا ئەچێ ئەخەوێ سەعات 2 هەڵەسێ لە خەو دەوای خواردنی حازری ژەکە ئەولاوی ئەمڕۆ ڕێزم بۆ جەنابتانێ ڕێزم بۆ هەمووشیانەیە لە سا 2 ساڵحە نەوە هەشتی یاخیە لە بەرنامەی خوا لە دایک لە باوک لە مام لە خاڵ لە هەموو یاخی باسی بەنامەی ئیسلام و خوات کرد پێت وایە ئێستا کە ئەوەی ڕێز نەماوە دوورکەوتنەوەی لە ئیسلام و لە دین باڵێ زۆر دوورکەوتنەوەی کە من ڕێز لە باوکو دایکی خۆم نەگەم یعنی ئەمە تو بیلال لە هیچ بەرنمەیەشی خی گەورەی ناگرت دایکە چەندێ بەخێویەکە کە ڕێزی لێ نەگرێتتر ڕێز ئێستا بۆچی گەورە بچووک ڕێز لە نێوانی ئەنا نەماوە لە کاتێکە هەر ئەو کەسەی کە باسی ڕێزگرتنەکە هەر ئەو کەسەی کە ئەڵەیە بێ حکومەت عەدالەت بێ و دادپەروەر بێ ڕەنگە خۆی لە شوێنێکی گشتیا پاکەتێکی بەدەستەوە بێ فڕێ بدا کە مافی گشتیە ئۆتۆمبیلەکەی لە شوێنێکە بۆستێنێ کە مافی گشتیە کە شوێنەکەی مخالفە بۆ نمونە بۆچی کەسەکان لە کاتێکە هەمویان بە جوانی قسەکەن بەڵام خودی خۆیان ئەو شتە تەطبیق ناکەن کردەوەیشی لەگەڵان ناکەن میلەتەکەش کردەوەی لەگەڵان ناکە سیارە بۆ سێر مسەجادە ڕێگەی خەڵک بۆ ئەگرن ئەوە گەراجێگەیە 1000 دینارێمە بالێ بە سەلامەتیشە دڵم لای سیارەکەنی ئێسایکی منم دوکانم مانگی 50,000 بۆ گەراجەبانی زوو کاتم یخەمە گەراجەکە و یاڕ ڕۆشتم و ئەچم سیارەکە بم باسی گەراجەکەت کرد ئەگەر یەک جار غەرامەت بۆ بکرێ ڕەنگە بەشی مانگێک مانگەیە وای بالفعل مرتاحترێکم میسا من لە سیارەکە لە گەراجەکە نزیکی خۆم ئێوە بانیان کە ئێمە خەمە گەراجەکە شوێنی خۆمەیە تایبەت ئێوارە جەڕۆم و بەس چی بوو علاگە مەلاگە ئەی بم بۆ سیارگەشتی قرسی بوو سیارەکە نەتە خوار و کوڕەکە ئەیکەینە نایل و کۆڵاناوەسێ و ئەی بم ئەو ڕێزەی جاران چۆن نەگەڕێتەوە بۆ ناومان وەڵڵاهی ئەبێ بەرنامەی بۆ دادن بەرنامەی ئەمڕۆژ هەمووی سەقات تەمەنی چەندە جەناب 65 ساڵ ئێستا ڕێزی گەورە و بچووک زیاتر یاخود جاران جاران زۆر زیاتر بوو ئێستا هەر ڕێز نەماوە خوا ڕێز نە لە پیرە گیرێ لە دایگە گیرێ نە لە باوکە گیرێ ڕێز کامێ جاران چی هەبوو کە خەڵک ئەو ڕێزە گەورەی لە نێوان یەکترا هەبوو جاران حرمەت هەبوو ئینسانیەت هەبوو پارە پەرستی نەبوو ئەو لەبەرەوە بوو ئێستا بۆچی نەماوە ئێستا لەبەر پارە پەرستی هەموو شتێ بۆ بە پارە ئێستا بینین مامۆستایان کە بابڵێ مامۆستا هەمومان تەلەبە بووین هەمیشە گلەیەکەن لەوەی قوتابیەکانیان ئێستا و کوجانە ڕێزیان لێ ناگرن چی بۆتەوە کار ئەوەی کە ئەم قوتابیە ئێستا ڕێزی مامۆستاکەی نەگیرێت لە کاتێک ئەم مامۆستایە چەندجیلی گەورەی پێگەیاندووە لە پێشووترە مامۆستای ئەوسا ئێمە مناڵ بووین لە ماڵیشەوە لە کۆڵان مامۆستا پاتە ڕامان نەکردە ماڵەوە ئێستا ڕێزی لێ ناگرێت ڕێز لە دایک و باوکی ناگرێت لە مامۆستای چۆنەکرێت ئەی چوزانم وای هاتوو ئەم دنیای ئەوای باسی ئەوت کرد وچت پارەپەرستیە وتو پارەپەرستیە بەڵام کە باسی قوتابیەکەین تەلەبەکەین ئێمە تەمەنێکی بچووکیە ڕەنگە زۆر بیر لە
پارەپەرستی نکاتەوە بەس بۆ ئەم ئێستا مناڵەکەەوە لێ لە دایک و باوکیەوە فێر بوو دایک و باوکی نەسیحەتیەوەی ناکە بڵێ ڕێز لە مامۆستا بگرە هەڵێ هەر مامۆستا قسەیش بودی پێم بڵێ ئەوە ئەویش هەڵەستی و سەد بە مامۆستا هەڵێ ئەو باسی تەمەنی مناڵمان کرد بەس بۆ گەورەکان ئێستا هەر سەیری ئەم شەقامە بکەین کۆمەڵێکی زۆر ئۆتۆمبیلە بینین لە شوێنێکی مخالفە کە شوێنی تێپەڕبوونی هاوڵاتیە شوێنی گرتووە ئەمە ڕێزنەگرتن نییە لە هاوڵاتیان بەگشتی لە کاتێکە شوێنێکی گرتووە کە هی خۆی نییە پێش هەموو شتێ ڕێزگرتن نییە لە خۆی ئەنجا لە خەڵکیش ئەگەر ڕێز لە خۆی بگرێ نە شەقامەگرێ و نە ڕێگا لە خەڵکەگرێ ئەوە ڕێز لە خۆی ناگرێ بۆیە ڕێز لە خەڵک ناگرێت بۆ هەمیشە گلەی لە حکوومەتەکرێ ئەڵێ دادپەرۆنێ لە کاتێکە خەڵکەکە بۆ خۆشی ئەم مشکلانەی هەیە حکومت خەتای نییە حکومت چی لە تۆ بکات چی لە من بکە تۆ خۆت باش بە حکوومەتەکەش باشە بێ بەس کە تۆ خۆ خراپبووی حکومت چی لێ بکە ئەخرێم هەموو دیارکاریکە حکومت چی بکە خەتای خۆمانە پێشەوەی خەتای حکومت بێت جەنابەت تەمەنە چەنە وەڵا 54م 66 ساڵێکە شتێکی پرسیارێک ئێستا ڕێزی گەورە بچووک زیاترە یا خۆجارە وەڵاهی نازانم چۆن جاران زۆر خەڵق بەڕێز بوو بە تایبەتی ڕیسپی و گەورەکان بەڵام ێستا ڕێزەکان هەر کەسە بە خۆی وێتی ڕێز لە خەڵق بری بەخوا ڕێزی بێگرێت من تا ئێستا وەکو خۆم هیچ کەس بێڕێزی بەرامبەرم نەکرد گەشتمە وتە جاران ڕێسپیەکان زیاتر ڕێزیان لێگیرە وڵا قسەیان هەڕۆی بەڵام تۆزە خراپیش بوو چاکیان بوو تا یا خراپ ئەبواە بە جۆمان بکردنە جاری باشە بوو بە زەرەری خۆشمانە شکایەوە ئەو شتە و بەڵام ئەشمان کرد بەگشتی ئەگەر باسی بکەین ئێستا کاتێک کەسێک لە شوێنێکە پارچەیە شتێکی بەدەسەوێ فڕێدات ئەو شوێنە پیسەکات ئەمەش بۆ خۆی ناچێتە خاڵبی ڕێز نەگرتن لەو شوێنە وڵا بەڵام ئەماخر خۆتەنها ئەوە نییە کە تاکەکان واکەن بەداخەوە حکوومەتەکە و دەسەڵات و ئەحزابەکانی ناو ئێمە وایان کردووە کەس هیچ شوێنە بە مڵکی خۆی نازانێت دەرگای حوشەکەی کردەوە بە مڵکی خۆی نازانێت بەس سنووری دیوارەکەی خۆی خۆی مڵکی خۆیت ئەوە زۆر خراپە دووسێ وڵات گەڕاوم وڵا خەڵق ئەمەنە وڵاتەکەی خۆی خۆشەوێ بەڵام حکوومەتەکەشیان وە چکێکە ڕۆیشت ئێران چووم سعودیە چووم جیازیان هەیە لەگەڵ تعاملی خەڵک لە نێوانێک زۆریش لەگەڵ وڵاتەکەی خۆیان لەگەڵ خەڵکی تر بە هەموو کەسیان لا بەڕێزە بەس لای ئێمەمانە کەمە ئەویش خەتای دەسەڵاتەکەمانە پێش هەموو شتێ و ئەنجام میلەتەکە پرسیاری کە دێتە پێشەوە بینین زۆرێک لە مامۆستایان ئێستا گلەیەکەن ئەڵێن قوتابیان جاران زۆر ڕێزی مامۆستایان نەگرت بەڵام ئێستا بە ڕادەیەک کەم بووە کە مامۆستاکەی بینێ ڕەنگە زۆر گرنگ نێبێ بەلاوێ یان ڕەنگار مەرحەبای مامۆستاکەی نەکات جۆر لە ڕێز نەنوێنێ ئێستا قوتابیەکان بۆچی وایان لێ هاتوو ئێستاش هەر دەراویشەی ئەم کۆمەلگایە جاران من بۆ خۆم تەلەبە بووم کە شتێکمان نەئەنووسی وەزیفەیەک دەستمان ڕاگرت بە داری شوڵی هەنار زەرم زرم پیاوی کێشا ئێستا ئەوە نەماوە ئەوە بوو لە مامۆستا ترسا ئێستا قوتابیەکەش لەم کۆمەلگا ساقەتەی ئێمەوە بەداخەوە پێگەشتووە کە ئەم حوریەتی پێدراوە لێی نادرێت لە مەکتەب ئیستقلالی یەکە و ئەچی ڕێز لە مامۆستاکە ناگرێت ناڵێ با ئیتر نایەوێ بیگۆڕێ نازم بەچی ئەگەڕێتەوە ئەو ڕێز و حورمەتەی کە باسیەکەی جاران نەبوو چۆن بگەڕێت لە خێزانەکانەوە دەست پێەکە ئەرەوەڵا لە پەروەردەی خێزانەکانەوە کە نەهێڵن وا بکە یەکەم وڵات بە مڵکی خۆی بزانێ مامۆستا بە دایک و باوکی دووەمی خۆی بزانێ مەکتەبەکە بە ماڵی دووەمی خۆی بزانێ هەموو شتەکان بەی خۆی بزانێ ئێستا ڕێزی گەورە و بچووک زیاتر یا خۆجارە وڵی جاران هەبووی سا ڕێزکوا باوە ئێستا هەر ڕێز نەماوە خوا ڕێز نه ئێستا نەماوە جاران باشتر بۆچی ئێستا خەڵک ڕێزی جاران لە یەکتری ناگرن برای بەڕێزم چی لێ ڕەحم چۆتە ئەمەوە دەرگای حوشەکەی کردەوە بە مڵکی خۆی نازانێت من مرۆڤم هەچی مرۆڤێک لەسەر ئەم زەویە ئەژی حەقی ئەوەی هەیە ڕێزی لێ بگیری تۆ ڕێز لە منەگری من مەجبورم دوو جار ڕێزە لێ بگرم کاو ڕێزی خۆی نەگرێ خەڵکی ڕێزی لێ ناگرێت ئێستا ڕێز و تەقدیر لە نێوان خەڵک زیاترە یاخود کاتی خۆی لە تەمەنی گەنجیەوە نا ئەوسا ڕێز و ئەخلاق و قیەم هەبە حەج وڵاتێک
لەسەر چاوەکەەوە خراپ بوو تازە بەتەمای ئەوە مەبت من ئەولاکەم باشتر بێت بەستە کوێ سەرچاوت مەبەستم لە حکوومەتەکەمانە مەبەستم لە ژیانەکەمانە مەبەستم لە هینەختیم و ئەخلاقە بۆ ئەو ساڕیش پێک دەرەکەوت ئێمە گەورە بووین لە ترسانەکوون نەبوو خۆتیان بری ئەما ئیساوانیە کاکە مامۆستا کە تەلەبێ دەرەکە و دەستە و نەزەری ئەوەستا ئێستا تەلەبە ڕێز لە مامۆستا ئاگرێت نەمامۆستا ڕێز لە تەلەبە ئاگرێت ئەمە چییە؟ ئەمە لەسەر چاوەکەەوە هاتووە من بزانم گەورەکەم خراپ بەس منی خۆم خراپترەکە کوڕەکەم لە خۆم خراپ کوڕەکەم سەیری خۆمەکە سەیری ئەخلاق و ڕەوشی خۆمەکە ئەگەر ئارە خۆر بم بەخوا هەر وەک من دەرەچێت دەست بم هەر وەک من دەرەچێت پیاوە بم هەر وەک من دەرەچێت کە ئەخلاق و قیەم نەما تازە تەواو ئاخر زەمانە بۆچی وای لێ هات بۆچی ئێستا خەڵک ڕێزی جاران لە یەکتری ناگرن خاڵە بە قوربانێ بم ئەزانی بۆ هالیاتوە تۆ ساڵان من لە دایرە بووم 10 دینارونی و مەعاشەکەم هەبوو 10 دینارونی و ئەم مەعاشە غەدەم لێ ناکرا خیانەتم لێ ناکرا معنی 12 کرێخانوم ئەیە 12 کە ئەما بە کرێخانوم سەریمان کاتمەوە دوو خوشکی شودایکیشم بەخێوە کرد هێشتا 3 دینارم پێما بوو تێگە ئێستا بەریسبەتێکی کومەوە 44 ساڵ خزمەتمە 270,000 بە من 270,000ەکە بیای بە کوڕە مەسوولێک پێ ناچێتە بازار توایە ئەمە ڕێز نەگرتنە لە ئەو لە هەموو شتێک ئەی چۆن ئێستا ناو بازارەکە خراپتر بۆ کاک بڕۆ چیلۆی تەماتە بکرا هەری بژێرە دەستی دەشکێنێکا بێ ئەمە ئەگەر لەسەر چاوەکەەوە بە چاکی بێتە خوارەوە من ناتوانم خراپە بکەم تۆ ناتوانانی بیکەی ئەوە لە خۆ خەڵق و خۆی چاگەلوتەوە هەموو خێزانێک ئەبێ وا پەروەردە بکرێ ڕێزی مرۆڤایەتی بگرێ نەک ڕێزی فلان و فلان و فلان من مرۆڤم هەچی مرۆڤێک لەسەر ئەم زەویە ئەژی حەقی ئەوەی هەیە ڕێزی لێ بگیری بەڵام پرسیارەکەی تۆ بەنسبەت خێزانەوە ئەڵێ یا بەعام بەستا مەبەستم ئەوەیە مامۆستا جاران کە قوتابی هەبوو مامۆستای لە شوێنێکا ببینێ ئەمەندە ڕێزی بوو ئەوەندە بە ئینەوە سەیری مامۆستایە کرد ڕێزێکی زۆر زیاتری هەبوو وەک لە ئێستای بینین خودی ئەم قوتابی ڕەنگە جگەرە بخوا بە چاوی مامۆستاکەیوە ڕەنگە خۆی لە مامۆستای چەندین جار بیستمانە لەگەڵ مامۆستا بە شەڕ هاتوون لە یەکتریاندا بۆچی ئێستا ئەو ڕێزەی جانان ینی لە نێوان خەڵکانە ماوە ئایا دەرهاویشتەی چییە هۆکار چییە ئێستا وای لاتوە خۆی ئەگەر بێی بە پێی پێشکەوتنی مرۆڤایەتی ئەمڕۆ سەیری کۆمەلگا بکەین مرۆڤایەتی پێشکەوتووە بەڵام ئەو سەبەبانە ناگەڕێتەوە بۆ ئەوەی کەوا مناڵەکە لە تەربیەت بە دوورە مناڵەکە تەکنۆلۆژیای ئەمڕۆ وای کردووە کە ئەو مناڵە زیاتر کراوەیە کە زیاتر کراوەیە نابێ بە کۆیلەی مامۆستا لەبەر ئەوە جاران مناڵ زۆر لە مامۆستا کە ئەڵێن ئەترسا نەئەترسا بەڵام مامۆستا جەختی ئەوەی لێکردەوە ئەو مناڵە ئێمە ئەبێ وای پەروەردە بکەین کە ئەو مناڵە هەست بە مەسئولیت بکە بەرامبەر ژینگە دایک و باوکی خۆی یەکەم ژینگە هەموو مرۆڤێک کە لەو کۆمەلگایە ئەژی ئەبێ ئەو مناڵە ڕێزی لێ بگرێ بە ترس مناڵ نابێت لە مامۆستا بترسێ چ پۆلی یەکی ئیبتیدایی بێت تا جامیعەش مامۆستا و مناڵ دوو ئینسانن کە مامۆستا تەواوکەری ئەو مناڵەیە مامۆستا فێرکەری ئەو مناڵەیە مامۆستا قائیدی ئەو مناڵەیە مامۆستا قائیدی کۆمەلگایە ئەوەی مامۆستا ئەیزانێ لە پەروەردە و فێرکردن ڕێزم هەیە زۆر ڕێزم هەیە ڕەنگە زۆر لە کەسوکاری مناڵەکە نەیزانێ مامۆستا بە عیلمی نەفس سەیری مناڵەکە هەکا بەڵام کوا خێزان ئەمڕۆ ئەو عیلمی نەفسە ئەزانێ کە مامۆستا ئەیزانێ مامۆستا لە ڕووی عیلمی نەفسەوە معاملە لەگەڵا قوتابیەکە مامۆستا ئەبێ دەم بە پێکەنینەوە دارا دووداری بە مناڵ بڵێتەوە یا لە جامیعە فیزیای پێ بڵێتەوە چونکە هەموو ڕوویەکی جوان هەموو پێکەنینێک مناڵەکە ڕایەکێشێ بەرە و ئەو معلوماتەی کە مامۆستا پێشکەش بە مناڵەکە یەکە لە نێوان خەڵکە ئێستا زیاتر ڕێز لە یەکتریاگرن یاخۆ جارە وەڵا بێگومان جاران باشتر بوو ئێستا
هۆکارەکان زۆرن هۆکاری ئەوەیە ئێستا بە ناوی تەکنۆلۆژیا و پێشکەوتن و موبایل و ئینتەرنێت و فەیسبوک و ئەوانەوە بە ناوی پێشکەوتنەوە ئەو ڕێز و تەقدیرەی جاران نەماوە. تەکنەلۆژیا بۆ ئەبێتە هۆیەوەی خەڵک ڕێز لە یەکتری نەگرێت. واللهی یعنی ئێستا دنیا جیهان بچووک بووە تۆ وای لێ هاتووە کە یعنی بچووکترین ڕوودا لە جیهانە کە ڕووەدا لە ماوەی 5 دقاتۆ ئەو هەواڵە و پێیەگا. ئەو خەبەرە با بڵێن شۆکێنەرانە ئەو خەبەرە ناخۆشانە ئەو ڕووداوە ترسناکانەی کە ڕووەدات کاتێک کە منداڵێک هەرزەکارێک گەنجێک کە بیستێت ئەو وا ئەم هەواڵەوا لەو کەسەیە کات کەیتر کەمتر ڕێز لە چواردەوەرەکە خۆی بەڵێ بێگومان کەمتر ئەمجا هۆکارێتریش مۆزۆی ئەم خواردنەیە ئەستا خواردن هەمووی خراوەتە ناو لایلۆنە ناو پلاسیک و جاران باو باپیرانی ئێمە هەمووی خواردنی خۆماڵیانە خوارد مریشکی کوردیە خوارد هێلکەی کوردیە خوارد ڕۆنی کوردیە خوارد بەڵام ئێستا هەموو شتەکان بۆتە دەردی و داودەرمان و یعنی ئەوەش بگرێت تەسیری هەیە لەسەر پەروەردەکردن. بەچی ئەو ڕێزەی جاران بگەڕێتەوە بۆ ناو خەڵک کە جاران خەڵک لە یەکترێ گرت تەلەو لە مامۆستایە گرت ئێستا ئەو ڕێزە چۆن بگەڕێتەوە بۆ ناو؟ وەڵاهی ئێستا ئێمە کەلتوری کوردی کەلتورێکی پاک و بێگەرد و بێغەوشە بەڵام ئێمە لەگەڵ نەتەوەکانی ترە کەلتورمان تێکڵاو بوو یعنی ئێستا تێکەڵ بووە زۆر تێکەڵ بووە جاران من لەگەڵ باوکم لەناو هەر مەجلیسێکا بوایە ڕوم نوێ هەوچمە ناو مەجلیسێ بەڵام ئێستا کوڕەکەی من تەمەنی 16 ساڵە لە پاڵ مەقازرا ئەکێشێ جگەرە ئەخوا ڕێز ناگرێ ینی بە ئام وای لێ هاتووە بەشێکی ژێگەڕێتەوە بۆ سەرەتای تربیەتی ئەو خێزانە چۆن بێت ینی شەرت نییە هەمووی بێ ڕێز بێ هەمووی بێ ئەحترام بێ و ڕێز لە گەورە نەگرێ بەڵام هەنێ خێزان هەیە هەر چاو لە خێزانەکانی ئەوروپاگەن بە شێوەی ئەوروپا لێ خوڕن ینی ئەڵێ من و باوکم فەرقمان چییە چی جیاوازێکمان هەیە من عەبدی خوامێژ عەبدی خوایە ئەو مرۆڤێکە منش مرۆڤێکە بەڵام ڕێزگرتن لە کەلتوری کوردیە یعنی من ئەتوانم بڵێم قەومی کورد باشترین نەتەوەیە لەسەر زەویە لە ڕووی دین و لە ڕووی دیانەت و لە ڕووی ئەحترام و لە ڕووی ڕێز و لە ڕووی میوانداری و لە ڕووی لە هەموو ڕوویەکۆ نەتەوەی کورد باشترین نەتەوە و پاکترین نەتەوە بۆ لەسەر گۆی زەویە. زۆر شت هەیە کە ئێمە سەیریەکەین مافی گشتێ ئەنی مافی تاگ نییە بە تەنها بە نمونە پارکێکە بینین شەقامێکی گشتێ بینین یاخود بینایکی حکومیە بینی ئەمانە بۆ مافی گشتی دروستکراوە هەرچەنە ئێمە خۆمان زۆر جار گلەی لە حکوومەتەکەین ئەڵێن خزمەتی هاوڵاتیان ناکە بەڵام ئەو ڕێژەکە بەشی کە کردوێتی ئێمە خۆمان ڕێز لەو بەشەکەمەشی ناگرین. مافە گشتیەکان شتێکە کە پەیوەندی بە هەموو تاکێکمانەوە کاتێک من لە پارکێکە پارچەیەکم بەدەستەوە پاکەتەکەی فڕێنادەم ئەمە ڕێزم گرتووە لە خۆم و ئەنجا لە خەڵکیش کاتێک لە شەقامێکی گشتیا ئۆتۆمبیلەکەم لە شوێنێکی گشتیان ناوەستێن ئەمە مافی خەڵکم پێشێن نەکردو ڕێزم لە خۆم و لە هاوڵاتیانەیش گرتووە کە لەو شوێنە چونکە ئەو شوێنە شوێنێکی گشتیە ئەگەر من بێت ئەو شوێنە بگرم ڕێگری لە هاتوشەی هاوڵاتیانەکەم ئەمە بۆ خۆی حاڵەتێکە کە زۆر جار بەداخەوە ئێستا کە بینین ڕێز لە مافی گشتی ناگرین ینی حساب بۆ چواردەوەرەکەمان وەکو پێویست ناکەین تەنها مافەکە با بڵێن خەمی خۆمان هەیە خەمی ئەومان هەیە ئیشەکەی خۆم بەڕێ بکرێ ئیتر هاوڵاتیشی بەسەرێت کە بەداخەوە ئەم بەشتێکی گونجاو نییە و لە ئێستاە حاڵەتێکی زۆر ناباو لە شەقامە گشتەکان و لە ناو بازاڕەکانە زۆر جارەمە بینین. ئێستا ڕێزی گەورە و بچووک زیاتر یاخود جاران؟ وەڵڵاهی جاران هەبووی سا ڕێز کوا ماوە ئێستا هەر ڕێز نەماوە خوا ڕێز نا ئێستا نەماوە جاران باشتر. بۆچی ئێستا خەڵک ڕێزی جاران لە یەکتری ناگرن؟ برای بەڕێزم چی لێ ڕەحم چۆتە ئەمەوە دەرگای حەوشەکەی کردەوە بە مڵکی خۆی نازانێت من مرۆڤم هەچی مرۆڤێک لەسەر ئەم زەویە ئەژی حەقی ئەوەی هەیە ڕێزی لێ بگیری. تۆ ڕێز لە منەگری من مەجبورم دوو جار ڕێزە لێ بگرم کاو ڕێزی خۆی نەگرێ خەڵکی ڕێزی لێ ناگرێت. طبعا جاران. بۆچی جاران زیاتر بوو؟ ینی ئێستا چ شتێکمان نییە کە جاران هەبوو ئەو ڕێز و احترامەی لە نێوان خەڵکە ئاگیرە. کاکە گیان چۆن چینیە ئێستا ئەوەی کە ئێستا هەیە ئەو ساهر نەبوو وەکو با بڵێن بۆ نمونە ئێستا ئەم
هاند و موبایل و شتە پێشکەوتوانە هەیە ئەوسان تۆڕە کۆمەڵایەتەکان سەبەبی هەموویەتی پێت وایە ئەنتەرنێت و تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک و ئینستاگرام هەر نەک ئەنتەرنێت و ئەم بابەتانە هەتا تەنانەت دراماکانیش دراما تورکیەکانیش سەری لە خەڵک شێوانەوە تەواو ئەیوە نییە هەموو کاریگەرە کاکە هەر نسبەتی عایلەشی تێگاوە گەلێکی تۆ ئەگەر لە وەزعان نییە هەروایە خۆی بە حەقیقەت بەچی ئەگەڕێتەوە ئەو ڕێز و تەقدیرەی کە جاران لێوان خەڵکە هەبوو چۆن بگەڕێتەوە بەنامە بەخوا زۆر ئەستەمە بگەڕێتەوە ئێستا و جارن زۆر زەحمەت ئەمە بەگشتی باسی ڕێزی نێوان تاکەکانمان کرد بەڵام ئەگەر باسی ڕێزی گشتی بکەین بەنمونە ئێستا هەرم شەقامەی کە بینین کۆمەڵی شوێن ئۆتۆمبیلەکان گرتویان لە کاتێکە ئەو شوێنە مافی گشتیە مافی هاوڵاتیە یان بۆ نمونە کەسێکە بینین لە پارکێکایە پارچەیەکی بەدەستەوە پارچەکە فڕێدا ئەمانە ڕێزنەگرتن نییە لە ژینگە و لە هاوڵاتی لە مافی گشتی لە نێوان خۆیان خانوو بە تایبەت با بڵێن بۆ حسابەکە تۆڵی بوون و نەبوونەکە دەورێکی تایبەت هەیە با بڵێنی سەر لە سەعات دوای دووە ئەگەر بێتە ئەم بازاڕەت و ئەیبینی لێرەوە ناتوان بە سەعاتێک ناچتە مزگەوتی گەور خەڵکەکە قسمێکی فەقیرە زۆر فەقیرە قسمێکیشی زۆر دەوڵەمەنە ئەو ساجاران وانە بوو تەبەقەی وەسەت هەبوو وە نمونە طبقەی وەسەتەکە با بڵێن حکومت با بڵێن ئەو کاتە حکوومەتی هەشتاکان با بڵێن تۆ بێقەی دووشەر هەژدە نوع مادەی تەموینی وەرەگرت حسەی بایعی ئەم هەژدە نەوعەکە تۆ وەرتەگر هیچی پارەی پێ نایە ئێستا وایە نە ئێستاوانەیە کراکی جا ئێستا تۆ بەس هەواکەت پارە نیە ئیتر ما باقی پارەیە هەمووی بووەتە باج و ڕسوماتۆ نییە ئەڵێ عریزەیەک 25,000 لە 2000 با بڵێن بۆ نمونە ئەو کاتە تۆ مەعاشەکە وەرەگر ئەگەر بدایە گەر کرێکی بیتا شتێک بکرێ شتێک تا بە سەوزە و میوە و گۆشت و ئەم بابەتانە و جلوبەرگ باقیاتی نە بەس ئێستا خەتی ئەنتەرنێتەوە ئێستا مەگەر خوا بۆ خۆی بزانێ بەس هەواکە پارە نیە جەناب وەکو گەنجێک ئێستا ڕێز و تەقدیر لە نێوان خەڵک زیاترە یاخود جارە نا ئێستا لەماوە جاران باشتر هەجارە ئێستا جیلەکەی جیاوازە خەڵکێکی جیا ئێستا مناڵیشی 4 ساڵان 5 ساڵان بێنە چای دەپیا دەرێت مشتەکان جیاواز بۆچی وایلاتەوە بۆ مناڵی ئێستا ڕێزی گەورە ناوی لە ڕێ ئەنتەرنێتەوە و لە ڕێی فیلمە و لە ڕێی دراما و هەمووکان زانانی ئەمەی بینێ دوایە ڕاگەیاندن تەئسیری هەبوو لەسەرەوە چۆن هەموو شتێ تاسیریە چۆن تاسیر باسی ڕێزی گشتی بکەین ئێستا خەڵک بۆ ڕێز لە مافی گشتی ناگرێت کوشتن و بڕین و هەمووی چیە مای نامەچێنام تۆپجی و ئەنتەرنێتە و هەمی چی ئەمیێوانێ توشتی وابینی سێر و سەمەرە خۆت لە بەر چاوە گەوانە ئەمە مناڵێگە کوژیەوە ئەوە کوشیەوە نازانم پیا کوشتن بۆ باوخوارد ئەو خەبەرانە ئەو هەواڵانە کە ئاوا لە سۆشیال میدیاوە هەموو کەسەی بینێ کاریگەریە لەسەر دەروونە چۆن کاریگەرینەوە بۆ مناڵ کاریگەریە بۆ من کاریگەریە بۆ هەموو کەس کاریگەریە چوو داچەمی تۆ خەفەتی لێ بخۆم بەزۆ مناڵە خەفەتی لە ناف لاچەوە کاریگەری بە بۆ مناڵە باسی ڕێزی تاکمان کرد نێوان یەکتریا بەس بۆ خەڵک ڕێزی مافی گشتی ناگرێت مافی ئەو شتانی کە گشتی نوی هەموو هاوڵاتیەکە وەکو پارکە وەکو با بڵێن شەقامی گشتی وەکو ئەو شوێنە گشتیانە بۆ خەڵک ئێستا وەکو پێویست ڕێزیم شتانە ناگری لە کاتێکە بۆ خزمەتی ئەو دروست کراوە ئەزای چۆنە سەقافەتەکان لە خۆمانە ئەمە هەموو شتێکە بێ خۆمان تەقدیم دەوانە ئێستا تۆ لە خۆت و دەست پێ بکە لە ئەو پنەجگەری هەڵگرەوە ملاچێ چاوم بە تۆ پێوە هەڵگرمەوە میش فڕێنێ ئەمە خۆمانە خدای خۆمانە ژنێکی پێنی بەسەی شتێک بۆ نیە بەس لە خۆمانە ئێستا تۆ بۆ نمونە سام لەم ژگەرێم پێ ئەی خۆم لە ئاشی بیخەمەوە تەنەکە خۆڵەوە فڕێنێ بەسەر جادە ئەمە ئەوێ بەچی ئەگەڕێتەوە ئەو ڕێز و تەقدیرەی ناو خەڵک کە جاران هەبوو چی بکەین چ ڕێگەیە بگرینە بەر چاوەکۆ ڕێز و تەقدیرە بگەڕێتەوە ساڵانی زوو خەڵکێکی جیاواز بوو لە هەندێک شتۆ دوور بوو سەقافەت دەبوو احترامە بوو دراوسێتیە بوو کابرا شلۆ برنجیشی لێنا بەشی چوار دراوسەیە ئێستا کابرا لەسەر ماسیە خوا گۆشت دەبژێنێ بۆ نەگەی بەسەر تۆ خۆشکردن دیش وە ناڵە فەر سانەکە زێچێتە ماڵی کەس نەیشتێ هەمیەوێ وڵا بە تاکید ڕێز احترامی ئێستا زۆر کەم بۆتەوە ینی لە 90 ڕێز احترام نەماوە بەتایبەت بچووک لە گەورەی بگرێت گەورە و بچووکی هەر نەمەوە ئێستا ڕشسپیەک جاران لە شوێنێکە دابنیشتە کەسێک
تەمەنی لە خوارد 15 ساڵە وە نێتوانی لێدانیشتەیە نێتوانی هیچ لە جێ بەکاربێنە بەڵام سەوالی هاتۆ تەمەنە 80 ساڵێک و تەمەەن 6 ساڵێک وای لێ هاتۆ وەکو یەکیان لێ هاتووە. باشە ئەمە باسی نێوان تاکەکانمان کرد. هاوڵاتی بەگشتی تا چەند ڕێز لە مافە گشتیەکان نەگرێت تا چەند ڕێز لە پارکەکان نەگرێت لە سەیرانگاکان نەگرێت لە شەقامە گشتەکان نەگرێت بۆی ئۆتۆمبیلەکەی نەوەستێنێ ڕێگەی خەڵک بگرێت بەگشتی هاوڵاتی تا چەند ڕێزی ئەمشتانەک بەنسبەت ئێستاوە ئێستا خەریکە خەڵک لە 160 پابندی ئەو یاسانە ئەبێ بۆ پارکردن بۆ ژینگە پارێزی بۆ مخالەفەکردن یعنی لە 160 فەرقی کرد بەڵام لە 180 هەر ماوە کۆمەڵێ هەیە هەر بەو یاسایی کۆن چۆن هاتووە هەروە گوێ بە ژینگە نادا گوێ بە پارەکردن نایە بە یاسا نایە هەر وەک زوو ئەڕوا بەڕێواتر بکەین. ئێستا زۆر جارە بینین هاوڵاتی گلەیە کاڵی حکوومەت وەکو پێویست خزمەت ناکە بەڵام لە کاتێکا بینین ئەو با بڵێن شوێنە گشتیانەی کە دروست کراوە بۆ خزمەتی هاوڵاتی وەکو نەخۆشخانەیەکە وەکو پارکێکە وەکو شەقامێکی گشتیە ئەو حاڵەتی کەوت لە 140 هاوڵاتی هەیە ڕێزی و شوێن ناگرێت ئەم کەسانە بۆ خۆیان زۆر جارگلەیەکەن لە کاتێکە ئەم تۆزشکە کراوە ڕێزی ئەم تۆزش ناگرێت خۆی بە تاکید ئێستا خۆی کە ئەڵەن حکوومەتە بریتینە لێەوە شەقام و کارەبا و ئاو ئەمەد باتێ ئەبێ ئیشکە بۆ ئەم جیلەی کە دروست دەبێ. ئێستا من لە ڕۆژی ئارفەیە ژنومێردێکی هاتنە لام کابراوتی بە خێزانەکەم لێرە ئیشکە من ئیشی ئافرەتم نییە چونکە دوکانەکەم بەکەڵکی ئیشی ئافرەت نایە قورسە سەرەکەم لە دوێنێ هاتووە هەر ئەمان ئافرەت دەڵێ وەڵام مێردەکەم سەری خۆی هەڵگرتووە ڕۆیشتووە تا ئەگەرەتوانی یارمەتیم بە ئەمانە هەمووی ڕەبتە بە حکوومەتەوە زانی چۆن لەبەر ئەوەی ئەگەر حکوومەت بتوانێ ئیش و کارێک بۆ ئەم گەنجانە دروستکە بۆ ئەم خەڵکە دروستکە ئەوە زەواج و هەموو شتێک تێک ناچێەوە ماڵۆشێتەوە بەڕاستی خۆی بڵێ یاسا زۆر یاساەکانی حکوومەت جوانە بەڵام زۆر شتیشی هەیە نەیکردو بۆ شی ئەکرێبیکە وەکو لەو شتێک ئێسا نمونەیەک بۆ مێنایەتەوە ئەو ژن و مێردە لەیەک درازاون کەس نازانێت پیاوەکەی سەریال گرتووە بۆ کوێ چووە بە هەمووی ئەگەڕێتەوە بە حکوومەت بەڵام وەکو جادەیە ئاوە کارەبایە ئەمانە ڕەبتە بە حکوومەتەوە کردوشێتی ڕاگەاندن تا چەند تاسیر هەیە بۆ لەسەرەوەی ئەو ڕێز و تەقدیرەی جاران نەمێنی بە تاکید زۆر 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 هینی هەیە سە شوار کەناڵەیە من ناویان نابم بەڵام هەموو تاکی کورد ئەزانەی شێوشێن ئەخلاقی کوردیان هەر تێگا بەعام حکوومەت بۆ ڕێگری ناکە لەو حاڵەتە حکوومەت خۆی دروستی کردووە خۆی وای لێ کردو مێشکێم خەڵکی سەر کردووە گەنجەکانمان بە تلیاک و ئالوودە بووە ئەوەی لە خوار گەنجێتیەوە مراحەقیەوە ئالوودەی کۆمەڵێ هینی ئەم فەیسبوک و نازان بەڵێ ئەم شتانەی کە بە پۆڵجی یاریەکە جارە کوشندەترین شتە زۆر لە تلیاک و مادەی مخەدەرات بۆ خەڵک خراپترە من مناڵم هەیە شەوە تا بەیانی ناخەوێت تەمەن 11 ساڵە کوڕەکەم ناخەوێت بە ڕۆژی ژەخەوێ هەتا شەو دووبارە ئەمە ژیانی تێک شوو ئەمە سەرگەردانێکی بۆ ئێمە دروست کرد بۆ حکوومەتەکە دروست کرد ئەمەی کە زۆر جارە بینین کەسێک کە پارچەیەکی بەدەستەوەیە ئەگەر بێوێ ڕێز لە خۆی چواردەورەکەی بگرێت توانێت بۆ چەند دەقەیەک بەدەستێەوە بگرێت و بیکاتە تەنەکەی خۆڵەکەەوە ئەمە ڕێزێکە کە لە چواردەوری خۆیەگرێ یەکەم کەسیش بۆ خۆی گەڕێتەوە چونکە ئەگەر من ئەو شەقامە پیس بێ یەکەم جار زەرەرەکەی بۆ خۆمە اینجا بۆ هاوڵاتیان نیشە لەبەرەوە کاتێک ئەگەر بمانەوێت ڕێزی جاران بگەڕێتەوە بە ناومان بمانەوێت ڕێز و تەقدیری جاران بگەڕێتەوە ئەبێ لە خۆمانەوە دەست پێ بکەین ئەگەر کەسێکی جگەرەخۆری ئەو جگەرەیەت فرێمە دەرەسەر زەویەکە چەند دقەیەک بەدەستیەوە بگرە فڕێدە تەنەکەی خۆڵەکە ئەگەر ئۆتۆمبیلت پێ و شۆفێری ئۆتۆمبیلەکەت لە شوێنێکی گشتیان ڕامەوەستێنە بیخەرە شوێنێک یاخۆت بیخەرە گەراجێکەوە کە ڕێگە لە هاوڵاتیان نەگری ئەگەر کەسێکی پێویستت بە شوێنێکی حکومیە ڕێز لەو شوێنە بگرە چونکە هەتا ڕێزی و شوێنە بگری کەسەکانی چواردەور زیاتر ڕێز لە جەنابەوە گرن پامی ئەم جارەما پێشکەشکردن تا بەرنامەیەکی تر بەخوای گەورتان سپێن خواتان لەگەڵ